حەشتی شعبی ئەو هێزەی کە دەیەوێت ئەزمموی سوپای پاسدارانی ئێران لە عێراق دووبارە بکاتەوە. حەشتی شعبی دوای شکستی سوپای عێراق لە بەرەنگاربوونەوەی داعش لە ساڵی 2014دا و لە دوای فتوایەکی عەلی سیستانی گەورە مەرجعی ئاینی شیعەکانی عێراق دامەزرا. لە ئێستاشدا باس لەوە دەکرێت ژمارەی ئەو هێزە نزیکەی 150,000 کەس دەبێت و ڕۆژ لە دوای ڕۆژیش لە بەهێزبووندان. حەشتی شعبی پێگاتی جیاوازی هەیە و گروپە میلیشیا شیعەکانی وەک سوپای بەدر، سەرایەی خوراسانی و سەرایای سەلام و کەتیبەکانی حەزبوڵڵا و عەسائیبی ئەهلی حەق بەشێک لە پێکهاتەکەی حەشتی شعبی پێک دێن و بەشەکەی تری حەشتی شعبیش لەو خۆبەخشانە پێک دێت کە لە دوای فتواکەی سیستانیەوە لە یەکەی تایبەتی سەربازیدا ڕێکخراون. فالح فەیاز ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی عێراق سەرپەرشتی حەشتی شعبی دەکات، بەڵام باس لەوە دەکرێت هادی عامری سەرۆکی سوپای بەدر و جەمال جەعفەر محەممەد کە بە ئەبوو مەهدی موهەندیس ناسراوە بەهۆی نزیکایەتیان لە قاسم سولێمانی فەرمادەی سوپای قودسی ئێرانیەوە زۆرترین ڕۆڵیان لە حەشتی شعبیدا هەیە. چۆنێتی دامەزراندنی حەشتی شعبی هاوشێوەی دامەزراندنی سوپای پاسدارانی ئێرانە. سوپای پاسدارانی ئێران لە سەرەتای سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێراندا بە ڕەزامەندی ئایەتوڵڵا خومەینی کۆمەڵێک گەنجی خۆبەخش لە دەرەوەی سوپای فەرمی وڵات لە چوارچێوەی هێزێکدا بە ناوی سوپای پاسداران ڕێکخران و دوای چەند ساڵێک ئەو هێزە لە ڕووی سەربازی و ئابووریەوە زۆر لە سوپای فەرمی وڵات بەهێزتر بوو. لە ئێستاشدا زۆربەی گەورە بەرپرسانی ئێرانی لە ئەندامانی سوپای پاسدارانن. دوور نییە لە داهاتوودا عێراقیش بە هەمان شێوەی ئێران ببێتە خاوەن دوو سوپا، سوپایەکی فەرمی بەڵام لاواز و سوپایەکی بەهێز کە لە یەکگرتنی چەندین گروپی خاوەن بەرژەوەندی گەورەی سیاسی و ئابووری دروست دەبێت و پێش دەچێت حەشتی شعبی ببێتە سوپا بەهێزەکەی عێراق. بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە دامەزراندنی حەشتی شعبی هەنگاوێکی ترە بۆ بەهێزتربوونی پێگەی سیاسی و سەربازی ئێران لە عێراقدا. بۆ پێی زۆربەی گروپە چەکدارەکانی پێکهێنەری حەشتی شعبی پێشتر لە لایەن ئێرانەوە دامەزراون و لە ئێستاشدا ئەو گروپانە لە چوارچێوەی هێزێکی گەورەتردا ڕێکخراون کە ئەو هێزە لە لایەن کەسانی نزیک لە قاسم سولێمانیەوە سەرپەرشتی دەکرێن. سوپای بەدر. سوپای بەدر کە لەلایەن هادی عامریەوە سەرپەرشتی دەکرێت لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕاستەوخۆ لەلایەن ئێرانەوە دامەزراوە و هاشم شاهرودی سەرۆکی پێشووی دەستگای دادوەری ئێران سەرپەرشتی کردووە. هادی عامری بەرپرسی ئێستای سوپای بەدریش کەسێکی باوەڕپێکراوی خامنەئی ڕێبەری ئێرانە و لە دوایین لێدوانیدا بۆ ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز عامری دەڵێت خامنەئی تەنها ڕێبەری ئێرانەکان نییە بەڵکو ئەو ڕێبەری هەموو مسلمانانی جیهانە. سوپای بەدر بە بەهێزترین گروپی چەکداری ناو حەشتی شعبی دادەنرێت و بەپێی ئامارە نافەرمیەکان ژمارەی ئەو هێزە زیاتر لە 15,000 کەسە و هەندێک ئاماریش باس لەوە دەکەن لە دوای دامەزراندنی حەشتی شعبیەوە ژمارەی ئەندامانی سوپای بەدر بۆ 40 تا 50,000 چەکدار بەرز بۆتەوە. سەرایای خوراسانی. سەرایای خوراسانی گروپێکی دیکەی چەکداری شیعەیە کە وەک بەرپرسانی ئەو گروپە دەڵێن دامەزراندنی ئەو گروپە لەسەر داوای خامنەئی ڕێبەری ئێران بووە. سەرایای خوراسانی ناوەکەی لە سەییدی خوراسانی وەرگرتووە کە ڕەمزێکی ئاینی شیعەکانە و لە ئێستاشدا بەشێک لە شیعەکان خامنەئی بە سەییدی خوراسانی دادەنێن. بۆ پێی خامنەئی لە دایکبووی خوراسانیشە. ئەو گروپە لەلایەن حەمید تەقەوی لە فەرماندە باڵاکانی سوپای قودسی ئێرانیەوە دامەزراوە و تەنانەت لۆگۆی گروپەکەش لەسەر شێوەی لۆگۆی سوپای پاسدارانی ئێران دیزاین کراوە. ژمارەی چەکدارانی ئەو گروپە نەزانراوە بەڵام چەک و پێداویستیە سەربازەکانی ئەو گروپە لەلایەن ئێرانەوە دابین دەکرێت. عەسائیبی ئەهلی حەق. ئەو گروپە لەلایەن قەیس خەزعەلیەوە سەرپەرشتی دەکرێت و وەک خۆیان دەڵێن دەیانەوێت نمونەی حەزبوڵای لوبنان بن لە عێراقدا. عەسائیبی ئەهلی حەق باوەڕیان بە ویلایەتی خامنەئی وەک ڕێبەری ئاینی شیعەکان هەیە تا بەر لە هێرشی داعش بۆ سەر عێراق ژمارەی چەکدارانی ئەو گروپە بە 3,000 کەس دەخەمڵێنرا. زۆر بەشیان بۆ شەڕ ڕەوانی سووریا کرابوون بەڵام لە ئێستادا دەوترێت ژمارەیان بۆ هەزاران کەس بەرز بۆتەوە. سەرایای سەلام. ئەو گروپە لە بەشێک لە پاشماوەکانی سوپای مەهدی و ژمارەیەکی بەرچاوتری خۆبەخشی شیعە پێکهاتووە. ژمارەیان هەزاران چەکدار دەبێت. دەوترێت ئەم گروپەش لەلایەن ئێرانەوە چەک و پێداویستی سەربازیان بۆ دابین دەکرێت. جگە لەم گروپانە
چەندین گروپی چەکداری دیکەش لەناو حەشدی شەعبیدان کە لەلایەن ئێرانەوە دامەزراون یان هاوکاری دەکرێن. بەشێک لەم گروپانە پێشتر لەناو خۆیاندا ململانێ و ناکۆکیان هەبوو، بەڵام بەڕێخستنیان لەناو هێزێکی گەورەتردا پێشبینی دەکرێت لە داهاتوودا ڕۆڵی ئەم گروپانە لە عێراقدا زیاتر بێت. بەتایبەتیش ئەم هێزە دەکرێت لەوەی کە هەیە بەهێزتریش ببێت بەو پێی لەلایەن کەسانێکی وەک هادی عامری و ئەبوو مەهدی موهەندیسەوە سەرپەرشتی دەکرێن کە بە دەستە ڕاستی قاسم سولێمانی دادەنرێن.